بەڕێزان سڵاتان لەبێ ئەم کاتتان باش هیوای ڕۆژێکی نوێ بۆ هەموو لایەکتان ئەخوازم هیواخوازم کە پرۆگرامەکەمان ئەمڕۆ بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ خۆشەویستان بۆ ئەم ئێوارەیە میوانداری بەڕێز پشکۆ محەممەد ڕۆستەممان کردووە کە بەڕێزیان بەڕێوبەری ڕۆشنبیری و هوەری کەلارن لە هەمان کاتیشا شانۆکارن کە لە لای ئێمە و ئەمانوێت باز لە هوەر بکەین لە کەلار لە ئێستادا لە چی ئاستێکدایە کاک پشکۆ زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ مادووبوونیشت کە ئەزێت کێشەوە ئێوارە میوانداری ئێمەت قبوڵ کردووە خۆشحاڵ زۆر سپاس دەکەم کاک پشکۆ ئەمە برەوە دەست پێ بکەم ڕۆشنبیری یاخود لە ساڵی چەندەوە شانۆی کەلار دامەزراوە شانۆ لە کەلار لە پێش ئێمە ڕوتێکی هوەری هەبووە بە ناوی شانۆ نمایشکردن لە ساڵەکانی هەفتا بووە بەڵام بە نسبەتی ئێمەوە بە دەقیق مێژۆکەیم لەبەرە لە دەی 1986 ئیجازەی ئەومان وەرگن وڵەتی ئۆمەر کە تیپی شانۆ و مۆسیقای گەرمیان لە کەلاردا بمەزرێت لەسەر دەستی چەند برادێک کە ئەو دەما دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان بوو ئەبوو وڵەتەکە هیچ نەبێت دوو کەسی تێدا بێت لە هونەرمەندانی کە تەخەڕوجی پەیمانگای هونەرجوانەکان بێ یەکێ لەوانە مامۆستا سەربەز بوو کاک بەرزان بەکر بوو سەرکۆی محەممەد ڕۆستەم بوو مامۆستا مستەفا سەعید بوو کۆمەڵێک ناو بوون ڕەنگە ئێستا ئاوە نەتوانین هەمووی لێرە بڵێن ئەمە ئەو دەستەیە بوون کە توانیان لە ساڵی 86 بەرەو بۆ کار بدن و ئێمەشتیا ببین بە ئەندام و ڕۆڵی هوەری تێدا ببینی ماندوو نەبن ئەمە خۆشحاڵ بووین دووبارە کاک ڕۆستەم ئەگەر باسی ئەومان بۆ بکە یەکەم کاری تیپی شانۆی کەلار چی بوو کە کردیان یەکەم کاری شانۆیی لە کەلار کە ئەنجامماندا لە دوای ئەوەی کە دامەزراندن دەستی پێ کرد و پێم وایە ئەوەنە گوڕوتینێکی بەتیلمان هەبوو ئەوەنە خەڵکیش لەگەڵمانە بە شوجاعەوە هاوکارمان بوو لە 16/8/1986 بزانم ئەکا 2 مانگ و 6 ڕۆژ کە توانیمان دوو کاری شانۆیی نمایشکەین یەک لەوانە ناوی یەکە لە کارە شانۆیەکان ناوی پارەی دەرمان بوو نووسینی یوسف العانی بوو دەرهێنانی کاک جیهاد کەریم حەمید بوو کاری دووەمیش شانۆیی دائیرەی نفوس نووسینی بەڕەحمەد بێ هونەرمەند سمکۆ عەزیز دەرهێنانی مامۆستا سەربەز ئەحمەد محەممەد ئێمەش ئەکتەر بووین لەو کارە شانۆیانەدا لەو کاتەدا کاری شانۆیی چۆن بوو بەنمونە باز لەواکەی لە 86 یەکەم کارتان ئەنجامدا لەو کاتەیە شانۆ چۆنە بینرا باوەڕتە بێ ئەو سەردەما ئەو ساڵی 86 گڕوتینی شۆڕش و گڕوتینی هوەری لە ناوچەی ئێمە لە وڵاتە گەرمە لە کەڵکەڵەی کاری هوەریە بوو زۆرترین جەماوەرمان بوو زۆرجا ناڕەحەت بووین لە نمایشکردن ئەوە لە ڕۆژێکە چەند جارێک نمایشمان کردایەتەوە تا پیاوە بە تەمەنەکانی شار هەمووی ئامادە ئەبوون ئەو کاتە سۆشیال میدیا نەبوو خەڵک وەکو ئێستا بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سەرقاڵی ژیان نەبوو بەو ڕادێ پێم وابێت چێژێکی زۆریان نەبینی لە کارەکان حتمما تایبەتمەندی خۆیە بوو تەماسێکی ئێمەشە بوو لەگەڵ خەڵکە خەڵکەکە خەڵکێکی ڕۆشنبیرە خەڵکێکی وشیارە مرتاح بوون بۆی کە ئامادە بن شۆڕشی نوێیش کاریگەری خۆی هەبوو ئێمە بە ئاشکرا بووین بە خاوەنی تیپی شانۆ و مۆسیقای گەرمیان شۆڕش هەستی بەمە کرد کە شتێکەیە زۆر جار لە دەرەوە لە شاخ ڕێنماییەکەیان بۆ کارە هوەریەکان یەکێ لەوانە لەبیرم دێت لە ڕێگەی برادرانەوە کاری شانۆی کاوێ ئاسنگەر نووسینی جوامێر واتە شێرکوبێ کەسی نەمەر بەڵێ لەو کاتەیە نسمکۆ پشکۆ ببوورە لەو کاتەیە لەکوێیان نمایشتانە کرد بۆ کاتە باسیەکەی حکوومەتی بەعز بوو لەو کاتەیە ڕەنگە قورس ببێ بۆ ئێوە چۆن نمایشتانەکەی چۆن ئەم خەڵکە کۆ بۆیەوە کارە شانۆیەکانمان هۆڵێکە بوو هۆڵی پەروەردە بوو سەر بە قوتابخانە بوو قوتابخانەی شێوانە هۆڵەکەمان وەرگرت زۆر بە کورسیمان بە زەحمەت پیا کرد بۆ دانیشتنی خەڵکەکە کە بینەرمان بێ شانۆیەکمان لێ دروست کرد بە کۆڵ خۆڵمان بۆ هێنەوە دروستمان کرد بۆ ئەو سەردەما هۆڵێکی
مۆدێرنی چاک بوو بەڕاستی استفادەمان لێ کرد و دوای ئەوە هەر ئەوش با بخەمەوە یادت ئەم تیپەشانەوەیە کە ناوی تیپیشان و مەسقای گەرمیان بوو دەستگای داپۆسەرەری ڕژێمی عێراق بانیان کردین زۆر عزیەتیانداین لەسەرەوەی بۆچی ئەم ناوەتان هەڵبژاردووە بەو عنوانەی کە پێشتر لە شاخ تیپی پەنجاوێکی گەرمیان هەبوو ئەو گەرمیانیان لێکردینەوە وتیان ئەبێ ناوەکەتان بگۆڕن هەڵبەتە ئیغباریش لەسەرمان بوو ناوی تیپەکەیان پێمان گۆڕی بە تیپیشان و مۆسقای کرد ینی قسان لەسەر ناوەکەشە کرد و کاتە تەداخل زۆر حتەنانەت ئەو نەسانش کە ئەبرا زۆرجا ئەڵگۆڕمان تیا کرد بۆ فلتەرداینی زیاتر برادەران کە لە شارزاتر بوون لە من با بڵێین لەو فلتەرە هینێکمانەکە تەکتیکێکە کرا بۆی ئێمە نەسەکانمان خەسار نەبێت لەو کاتەیە کە ئەم هەموو زەختە زۆرەتان لەسەر بووە لەلایەن حکوومەتی بەئەس و لەلایەن ئەوەی کە ناتوانن کارەکانتان بە ئازادی بکەن هیچ وای لە هونەرمەندەکان یاخود ئەو ئەکتەرانە نەئەکرد لە ئیشەکەیان ساردبوونەوەیەک هەبێت بەعکسەوە گروتینێکی زیاتری دروست کرد بۆی کە خەڵک زیاتر بەهانامانەوە بێت بینەری زۆرترمانە بوو خەڵکی ڕۆشنبیریش ئێمەی دۆزیەوە ئەتوانم بڵێم لە من زیرەکتر هاتە پێشەوە بۆی کە بتوانن هاوکارمان بن و کاری و نەریبن زۆرجا بە خۆبەخشانە زۆرجا خزمەتیان نەکردین بڵێ کەواتە کاک پشکۆ باسێکی ئێستامان بوو کە لە ئێستادا هونەر چۆنە لە شاری کەلار لێرە کەلار ئێستا با بڵێن ئیدارێکی سربەخۆیە واتە سەرپەرشتیاری ئیداری گەرمیانی هەیە بەڕێوەبەرایەتی گشتیمانێ ناوی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری گەرمیانە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە ئەرکی خۆی ئەبینێ و چالاکیەکان زۆرترین لێەوە بە ئەنجامەگا ئێمە وەکو کۆمەڵی هونەرە جوانەکانی کودلەقی کەلار دەستگایەکی تایبەتین بەڵام تەماسمان زۆرە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتەکە لەبەرەوە هەم لەوێ ئەندامی سەرەکین و هەم لە دەستگاکەیش فەرمانبەرین و واتە چمکی پشتی کارێکی هونەریمان بەدەستگردووە لەوێ زۆر ڕاستە هەر لە میانەوە چالاکیانەتانە پێم خۆشە باز لەوە بکەم لەکە کۆمەڵی هونەرجوانەکانی کورد لقی کەلار مەراسیمی کرد لە ڕێزەلانی بۆ 6 هونەرمەند ڕێخستە بوو لە بەرەی ڕێینەکە کۆمەڵی هونەرجوانەکان هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردیمە پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین و پاشان قسە لەسەر ئەوەشەکەین فەرمی ئێمە زۆر سپاسی کۆمەڵی هونەرە جوانەکان لقی کەلارەکەین کەوا هەستا بەم ئەرکە و توانی ئێمە بخوێنێتەوە بەڕاستی ئێمە خوێندنەوەیکی زۆر گەورەیە بوو ئێمە شانازی پێوەکەین چونکە ئێمە لەناو شاری سلێمانیین هیچ شوێنێک لە شوێنەکان کە چەند ساڵە ئێمە خزمەتەکەین خزمەتی هونەری کوردیەکەین هیلاک بووین لە هەموو وەزعەکانە بەڵام هیچ کەسێک ئاوڕی لێ ناوینێتەوە ئێمە زۆر سپاسی کۆمەڵی هونەرە جوانەکانی لقی کەلارەکەین و بێگومان کۆمەڵی هونەرە جوانەکانی کورلقی کەلار هەستاوە بە مەراسیمە کاک سەربەست ئەحمە توانیوێتی وەکو خەمخۆرێکە هەمیشە خەمخۆری هونەرمەندان و تیپەکەیت و خەمخۆری کەلارە توانی ئەم مەراسیمە سازکە خۆی قەرار وا بوو کە لە شاری کەلار ئەم مەراسیمەکە بەڵام بەهۆی دووری و بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گواسیانەوە بۆ مەڵبەندی گشتی سلێمانی ئەچکە بەشێکە لە ئێمە سوپاسیەکەین بەڕاستیەوە نیشانەی ئەوەیە کە هەمیشە خەمخۆری هونەرمەندانە جێ ڕێز و تەقدیرە کە ئێمەی خوێنێتەوە. دیارە ئێمە و کۆمەڵی هونەرە جوانەکانی کەلار وەکو تاکی ئەم کۆمەڵگایش بەڕاستی هەستمامە گەوری ئەم کۆمەڵە پیاوە کرد کۆمەڵە هونەرمەندە کرد کە بەڕاستی ماوەیەکی زۆرە خزمەتی هونەری ڕەسەنی کوردیەکەن ئێستاش کە خانشیان نزیک بووەتەوە ئەرکی هەر هەمووانە هەم ڕێزیان لێ بگرین و داوای کاری بەردەوامیشان بۆ بکەین بۆی هەم خزمەتی ملێتەکە بە شێوەیەکی باشتر بکەن بۆیە شانازیەکەین بەم هونەرمەندە جوانانەوە کە بەڕاستی تەمەنێکە کاری هونەرەکەن ئەو ڕێزگرتنش ئێمە و خەڵکانی تر و هەموو ڕێکخراوەکان و هەموو لایەنێک
هەولێرەکانیش بەڕاستی پێویستە ڕێز لەم هونەرمەندانە بگرێ سەرباری ئەوەش لێرە لە سلێمانی و هونەرمەندە باشانە هەموو کاتێ هاوکاری جدی ئێمە بوونە لە گەرمیانە هاوکاری جدی بووە لە بواری هونەرە هەموو ودەرە جیاوازەکاندا لە فیستیڤالەکاندا بەڕاستی هاوکارێکی ئەمە بوونە کە سەرکەوتی بەشێکی سەرکەوتنی ئەو فیستیڤالانەی کە لە گەرمیان ناکرێتەکرا دەکرێت بە تایبەتی ئەم هاوڕێ جوانانەی ئێمە شەریک بوون لەگەڵ ئێمە ماندوو بوون لەگەڵ ئێمە لە بەرنامە ڕێژیە لە پلاندانانە لە کارکردە لە هەموو شێوازێکا بۆیە ئێمە خۆمان بە بەشێک لەم هونەرمەندانە ئەزانین دەستیان خۆشوی ئەمان خزمەتی گەورەی هونەری کوردیان کردو لە ئاستێکی گەورەدا و گەرمیانیش بە تایبەتی خزمەتێکی باشی گەرمیانیشان کردووە ئێمە قەرزاریارین. من سەرەتا ئەمێ سوپاسێکی بێپایانی هاوڕی خۆشەویستمان مامەستا سەربەز ئەحمە بکەم کە لە ڕێی کۆمەڵی هونەر جوانەکانی لقی خۆیانەوە کەلار ئەم ڕێزێنانی بۆ ئێمە ڕەسانووە ئێمەش زۆر زۆر سپاسی ئەوانەکەین بەڕاستی گەرمیان و کەلار لە سایی کاک سربەست و کاک پشکۆ و زۆر لە هونەرمەندانی گەرمیانەوە دەرگایان یاخود جوغرافیای شوێنەکان بۆ هاڵا کردوین ئەوێژ وەکو پلاتوێک یاخ وەکو ستۆدەیەک ئێمە بەکارمان هێنا و زۆر هاوکارمان بوون لە ئەم چەند ساڵی کە ئێمە خزمەتمان تیا کردووە وەکوی کەوا لۆکیشنی جوانان پیشان ناوین هاوکاریە بە خەڵکەکە و بە خۆشان هونەرمەندان و هاوکاریی گەورەی ئێمەیان کردووە ئێمە سەرباری ئەم ڕێزلێنانی کە ئەو ڕێزی لە ئێمە ناوێ ئێمەش بە جۆرێککە ڕێز لەوان ئەنێن و زۆر سپاس بۆ وڵابوون و دەستی ئەوان کە زۆر هاوکاری ئەمان کرد لەم چەند ساڵە. سپاس بۆ کۆمەڵی هونەرە جوانەکان لقی کەلار کە مەراسیمیان دروست کردووە و خەڵاتی ڕێزنێنانە بەخشن بە ئێمە لە پای ئەو کار و چالاکی و ماندووبوونەی کە چەندین ساڵە لە بواری شانۆیان کارەکەین سوپاسیانەکەین سوپاس بۆ ئامادەبوونی ئەو برا خۆشەویستانە ئێمە ڕاستە خانەنشینە بێن بەڵام ئەم خانشینە ئەبێتە هەنگاوی یەکەمان بۆ بەردەوام بوونمان لە کاری شانۆیی و کاری دراما و بەردەوام بین لە هونەرە بۆ خزمەتکردنی میلەتەکەمان تا ئەو کاتەی توانامانتیا بێت. هیوای سەرکەوتنی زیاتر و تەمەندرێژی بۆ ئەو هونەرمەندە ئازیزانە خوازیین هیواخوازیین کە بەردەوام بن دەستخۆشیش بۆ ئێوە کاک پشکۆ سپاس بۆ ئەوەی کە ڕێستان لە هونەرمەندە ئازیزانە ناوە بەڕاستی ئەوانە هونەرمەندی گەورەن و جێدەستیشیان دیارە دووبارە سپاس بۆ ئێوە جا ئەمێت باز لە کارەکانی خۆت کەم کاک پشکۆ باسێکی کارەکانی خۆتمان وەکە و کارانی کە بەشداریتیا کردوون چین ئەو کارانی خۆم بەشداریم تێدا کردووە لە 24 کاری شانۆیی بەشداریم کردووە و لە 4 درامای تەلەڤیزیۆنی بەڵێ لە 24 کاری بە تایبەت لەگەڵ بەڕێز کاک حوسێن مەسی بەڕەحمەت بێ و لەگەڵ کاک لوقمان غەریب. بەڵێ کەم کارەی بەلای تۆ زۆر زۆر ینی خۆشت ئەوێ هەمیشە لە بیرتە ئەمێنێتەوە کاتێک هونەرمەندێک ئیشەکە هەموو کارێک بە ڕۆڵەی خۆی ئەزانێت ناتوانم بڵێم کامیان خراپە لە هەمویان ڕازیم و خۆشەویستیم بۆ هەمووشانەیە. هیوای سەرکەوتنەوە بۆ خوازیین هیوا خوازیین بەردەوام بەکاری نوێوە بتبینیم. کاک پشکۆ مرۆڤی ئاڵتوونی چییە؟ ئەمە باسێکی ئەومان بۆ مرۆڤی ئاڵتوونی ئەو ڕۆڵەیە کە جەستەم هەمووی ئەبێ بە ڕەنگێکی ئاڵتوونی لە ڕۆژی ساڵیادی ئەنفالە کە کاتە 4 ئەو نمایشە زۆر جار ئەنجام ئەدەم چیرۆکەکانی ئەنفال و دوای ئەنفالە گێڕمەوە. بەڵێ لە کارەکان تا باسێکی ئەوشمان بوو کە کاری دیزاین نەبینین. دیزاین کاری دیزاین ئەەکەم لە هەندێک کاری شانۆیی دیکۆری بۆ دابنم هەروەها سەلیقەیەکی باشمەیە لەگەڵ دروستکردنی مۆدیێرن کە ئەو شتانە بچووکەمەوە وەکو ئەو مۆنیمنتەی کە
ناوی ئەنفالە لە ماڵەکەی خۆمە دروستم کردووە. پێم خۆشە باسێکی ئەو مۆنەمێنتەشمان بۆ بکەی کە لە ماڵەکەی خۆتا دروستت کردووە. قەباری ئەو مۆنەمێنتە چەندێکە و چۆن بیرۆکەیەکی وهات بە مێشکە هات مۆنۆمنتێک لە نێو ماڵەکەی خۆتا دروست بکەین. لە ماڵەکەی من پێشەوەی بشتە ماڵەوە لە حەوشە لە 400 مەتر دووجا مۆنیمنتێکم دروستکردووە بە بازنەیی تەواوی تاوانەکەم تیا دروست کردووە کە چۆن کارکتەرەکان بەو شێوە ئەو جەریمەیە گەورە ئەکەن. لایەکی کوردستانی نەسرم و خۆڵی نەرم، لاکەی تریشی لم و ناوچەی خوار و عێراقا. ناوت ناوچی؟ ناوم مەملەکەتێک لە ژێر لم. مەملەکەتێک لە ژێر لم. بەڵێ. ئەمە دەلالەتە بۆ عێراق و هەرێمی کوردستان و بەڵێ ئەو نەهامەتیانەی کە بەسەرمانە هاتوون. بەڵێ بەڵێ هیوە سەرکەوتنە بۆ خوازین. کاکشکۆ باسێکی ئەوەشمان بۆ کە پێم وا بێت ئەم ساڵیادی ئەنفالە لە نێو ماڵەکەی خۆتا کردەوە. چی هۆکار بوو بۆی کە ئەم یادە لە نێو ماڵەکەی خۆتا بکەیتەوە؟ بە بڕیارێکی تایبەت لەوە ئەنجومەنی وەزیرانەوە هەموو کارە هونەرەکان ڕاگیریا لە وەزارەتەکانەوە دابەزێتە خوارە تەعمیم بکرێ بۆ دام و دەستگاکان، هەروەها بۆ سەررجەم خەڵکیش کە کۆمەڵ نەبنەوە کاری هونەری ئەنجامدا. ئێمەش ساڵانەی یادی ئەنفالمانەیە. ئەم ساڵ لە مۆنیمنتەکەی خۆماتوانیم ئەو کارە هونەری ئەنجام بدەم. پێما بێت چەند کارێکی شداناوە چەند پێشانگایەکە ئامادە کردو بۆ ئەنفال باسێکی ئەوەش بکەین لەسەر ئەنفال ڕۆشتین. من لە زۆری کارەکانە لە پێشانگاکانە ئامادەکارم بەڕاستی، بەڵام توانیمە جوانتر بتوانم نمایشەکەم بچێتە دەرەوەیش، لە دەرەوەش نمایش بکرێ و بگەڕێتەوە. لە کەلار و لە ناوچەکانی تریش ئەو کارم هەر ئەنجام داوە بڕێ. جگەل لەو پێشانگای هیچ چالاکێکی کەت ئەنجام نەداوە بۆ ئەنفال؟ من بەردەوامم لەو کارە هونەریانم بۆ ئەنفال. بەردەوامم هێوای سەرکەوتنە بۆ خوازین. باسێکی کارەکانت بکەین ئەوەی کەیبینی کارەکانت لە ڕابردووە کۆمیدی بوون، بەڵام ئێستا ئەو ڕۆگۆڕا و بۆ بە تراژیدی بۆ ڕاستە خۆشم پێم سەیرە. من سەرەتا کە چووم لە دەی 1966 بووم بە ئەندامێک لە تیپیشان و مۆسیقای گەرمیان، زیاتر ڕۆڵە کۆمیدیەکانم ئەبینی. خۆشم هەر بۆ خۆشم نەختێک مەشهور بووم بۆی کەمێک مەشهور بووم بۆی کە کەسێکی کۆمیدیم، بەڵام جوگرافیا و ناڕەحەتی و زوڵم و زۆرداری و ناڕەحەتی وای لێ کردم، هەم سەری سپی کردم هەم کردمی بە کەسێکی تراژیدی لەبەرەوەی ئەنفال لە ناوچەی ئێمە با بڵێ قۆناغی 34 پشکی شێرمانەیە لە قوربانی دانا. بەداخەوە ینی ئەو تراژیدیایە تەنها ڕۆڵبینی نییە لە نێو شانۆیەکە یاخود لە نێو کارێکی هونەریتە. ژیانی کاکشکۆشی داگیر کردو تراژیدیایە؟ بەتاکید من ماڵەکەم لێ کردو بە مۆنیمنت. هەز ناکەی ئەوە کاریگەریەکی خراپ یاخود کاریگەریەکی تراژیدی لەسەر خێزانەکەشە دروستەکات؟ نا هەمومان بەیەکەوە هەماهنگین لە کارەکە. بێگومان ئەوە برینی ئەنفال برینێک نییە، بەتاکید چێژی لێ بینین نەک ئەوەی کە ناڕەحەتمان هەمیشە لە یادتە بێت ئێمە قوربانێکی ترین لە دەرەوەی ئەوان. گەرمیانەکانیش هەمیشە بەوە ناسراون کە زۆر هەموو برادرە هونەرمەندەکانیشم بەڕاستی یعنی عیزەتی نەفسی ناوچەکەم و هەڵکەوتەکەی وایە هەمومان لەگەڵ یا ئەستوین وەکمەوە. بەداخەوە بۆ هیواین کە ئیتر دوا ناخۆشی گەرمیانەکان بێ و هەموو کەیسێکی گەورەیە بەڕاستی کۆتایی نایە لە مێژووی هەموو دنیا هیچ کەمتر نییە لە هۆڵۆکۆست. زۆر ڕاستە بەردەوامی خۆی هەیە بەڕاستی. حەزەکەم لەو جۆ تراژیدیە بتیانمەدەرەوە و باسێکی بەسەر بۆ لای ئەم برادرانی کە خەڵاتیانمان کرد. باشە کەواتە پێت خۆشە باسێکی ئەوانەکەی حەقیان پێ بدەیت. بێگومان وەکو باسمان کرد کە کۆمەڵێک هونەرمەندی زۆر گەورن هەمویان جێی دەستیان دیارە لە نێو هونەر و کوردیە. چۆن بوو ئەو کەسانی کە خەڵاتان کردن تەنها ئەو هونەرمەندانە بوون کە لە نێو شاری سلێمانیا بوون؟ ئێمە هەمیشە تەماسێکی تایبەتمانەیە لەگەڵ سلێمانی و شارەکانی تریش. پێشم وایە خۆشیان زۆر بە قەناعەتەوە کەلار دەستە خوشکە بۆ سلێمانی و سەرجەم شارەکان. ئەو شعورەی کە بۆ ئەو 6 هونەرمەندە بەڕێزا بۆ ئەو 6 ئەستێرەیە کەیە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لەقی کەلار خەڵاتی ڕێزدێنانی بەردەوامیان بۆ ئەەکەین. ڕاستە خانەنشینە بن لە دام و دەستگایەکی سەر بە حکوومەت،
بەڵام لە کاری هوەریە بەردەوام بن ئێمە بۆ ڕۆحێتە ئەو خەڵاتە ئەبەخشین بۆوان کە بەردەوامیان پێبەخشێت ئەو خەڵاتەیش کۆمەڵی هونەرە جوانەکانی بۆ ئەوان بەڵێ هاندانە ئەو خەڵاتەیش کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لەقی کەلار ئەنجامی داوە بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا سەربەست ئەحمەد کە سەرۆکی لقەکەی ئێمەش ئەندامانی ئەو ڕێکخراوین من دەستخۆشی لە یەکەم ئەو قەتارەیە ئەو قەتارەی کە هەر یەکێ لەو هونەرمەندانە لە ناو فارغۆنێکدان ئەوە بەسرەیە بە نوێرەیە ئێمەش ئەگرێت ینی بەردەوام ئەبێت دابشکردنی خەڵاتەکانتان لە خەیاڵمانە لە هزرمانە لە بیرکردنەوەمانە بە تایبەتی برادران ئینشاءڵڵا بەردەوامی بێت ئینشاءڵڵا هیوای سەرکەوتن هەڵبەتە ئەو برادرانە شایستی ئەوەن کە ئێمە ڕێزیان لێ بگرین بێگومان ئێمە دەستی مادووبوونیانە گوشین لێرا ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە بۆ هیواین کە ڕاستەوکو بە ڕێزت باسی کرد لە داوایریەکە خانەنشین بن بەڵام بۆ هیواین کە بەردەوام بن لە نێوکاری هونەریە لە نێو نواندنە بەڕاستی چووکە نواندن بە ئەوانەوە جوانە ئەوان ئەزمونیان هەیە زیاتر چێژ لە کارەکانیانە بینین لەناو دڵی بینە ڕاجێکی خۆیان کردوێتەوە کاکوشکۆ باسێکی ئەو بکەین کە فستیڤاڵی کلتوری گەلان ساڵانە لە گەرمیانەکرا بۆچی ئەم ساڵ نەکرا؟ فستیڤاڵی کەلتوری گەلان چەند ساڵێک ئەنجام درراوە زۆر بە شێوەیەکی فراوان تەنانەت لە دوای کاتونەتە گەرمیان چوونەتە سەرجەم شار و شارۆچکەکانی گەرمیان بۆ شوێنەوارەکان یاخو شوێنە گەشت و گوزارەکانی وەکو کفری وەکو خانەقی دەربەندی خان شارەکانی تر هەروەها چۆتە هەولێریش هاتوۆتە سلێمانیش فستیڤاڵی کەلتوری گەلان فستیڤاڵی گەورەی نێودەوڵەتیە کە بۆ ناساندنی کەلتوری کووردە کە ئێمە بەم دابوونەریتە ئەو فستیڤاڵە ساڵانە ئەنجامەدرا ئەو بەڕێزانە کە بە تایبەتی کاگە عەباس عەبدوڕەزاق مامۆستا سەربەست مامۆستا ئازاد کەموکوت بەندە ئەو کارە ئەنجام دراوە جێی دەستخۆشیە لەگەڵ تیپی فۆلکلۆری سلێمانی بەڵام ڕاگیرە ئەم ساڵ نەکرا ئەم ساڵ هەموو کارێک ڕاگیرا ئەو قەیرانی دارایی و ئەم تەوژیمی کۆرۆنایی ڤایرۆسی کۆرۆناییش زۆر شتی لەبار خستە بەڕاستی بێگومان ژیانی وەستان ئەبێ ئێمەش ڕێنمایەکان جێبەجێکەین ئەو شێوازە کاری هونەری لە تا ئێستاش وەستاوە لە گەرمیان و کەلار و ناوچەکە ئەتوانم بڵێم هەمومان لە خەیاڵ و هزری ئەوین هەمیشە کار بکەین هەرچنددە کار هەر ئەکرێت بەردەوامی هەیە وا چەند کتێبێک بەڵام بەجێبەجێکردنی ڕێنمایەکان بەمەرجێ ئەبێ تەندروستی ڕێنمایەکان جێبەجێ بکەین کە حاڵێکی ناخوازەراوە بەڕاستی هاتوۆتە ڕێگەمان ئەبێ زۆر مقید بین پێوە دژمنێکی نادیارەوە ئەبێ خۆمان بۆ ئامادە بکەین و بەڵام ئەوەش نەبێتە هۆی وەستانی ژیان و بەردەوام بێ زۆر زۆر سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست کاکوشکۆ محەممەد ڕۆستەم کەم ئێوارە لە لای ئێمە ئامادە بووین ماندوو نەبی کە ئەرکی کێشاوە زۆر زۆر سپاس ئێمە خۆشحاڵتر بووین بەخێربەی سەر چاوان و پێم خۆشە سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی ڕووبیە لە گەڕەکی ئاشتی سەر و مەکتەبی گەشا جلوبەرگی زۆر خانمانە و تایبەتیان هەیە توانە نێوەش سەردانیان بکەن و سپاس بۆ یۆشکە تاکو ئێستا بینەرمەمون بۆ هیوای پرۆگرامەکە بەدڵی ئەوەی ئازیز و خۆشەویست بووێ هەتاکو ئێوارێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆ دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە و تەندروست باش بن. خۆشی بێترشی بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە. جا چ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت. ئەوە قسەی من نییە بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێن. برنجی ئاوزێر یەکێکە لە باشترین برنجەکان. 11-21 هندیە. وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە.
خۆشی بە لەزەت تەنها لە برنجی ئاوزێڕە. گەر سرت ئێشێ و بێتاقەتی یان لە کار گەڕاویتەوە و شەکەتی گەربیر لە کێشەکانت دەکەیتەوە یان پلان بۆ داهاتوو دادەنیت ئەوە بە خواردنەوەی کوپێک چای دیاری شەکەتی جەستە دەردەچێ خەیاڵت ئاسوودە دەبێت. چای دیاری تامێکی ترە. چای دیاری لە بەرهەمە نایابەکانی دۆرفین سیە.